أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه من والاه. من دیلان بەشات دانیشتوی قەزای خەباتم پۆلی 12 ئامادەیم. بەشداربووی خولی چاڵاکردنەوەی مێشک و یادگەم. خۆشحاڵ دەبم ئاستی خۆم ئەزموونی خۆمتان پێشکەش بکەم لە میانی ئەو کاتەی کە لەگەڵ من. لە سەرەتادا پێش داخلبوون بۆ ناوەڕۆکی بابەت و ناوەڕۆکی دەرسە گشتەکان مامۆستاکان تاقیکردنەوەیان بە ئێمە کرد بۆ ماوەی 1 سەعات تاوەکو بزانن ئاستی لەبەرکردنمان چۆنە. من توانیم لە ماوەی ئەو 1 سەعاتە تەنها 4 بۆ 5 زێر لە قورئانی پیرۆز لەبەر بکەم کە ئەوەش ئاستێکی زۆر خراپە. بەڵام الحەمدولله پاش هەوڵ و مادووبوونێکی زۆر و ڕاهێنانێکی زۆر توانیم لە ماوەی 3 تاوەکو 5 خولەک 1 لاپەڕا لە قورئانی پیرۆز لەبەر بکەم. لە لەبەرکردنی بیستنی ئەگەر ئێستا واتە دوای دەورەکە کە ئەو هەموو ڕاهێنانەمان کردووە، ئەگەر لە دەرسێکی 45 خولەکی دابنیشم دەتوانم لە سەرەتا تاوەکو کۆتایی هەمووی لەبەر بکەم و هەمووی بڵێمەوە بەبێ کێشم. جاران تا ژمارێکم لەبەر دەکرد دەبوایە چەند جارێک دووبارەی بکەمەوە یاخود بینوسمەوە واتە تەئکیدی بکەمەوە پاشان ئەوجا ئەگەر هەڵم لێ نەکردبە. بەڵام ئێستا الحەمدولله لە ماوەی تەنها 2 دقە دەتوانم 50 ژمارە لەبەر بکەم بەبێ کێشە و بەڕێزبەندی. ئێستا دەتوانم بەیەک بینین 1 لاپەڕە ببینم و لە هەر دێرێک 4 تاوەکو 5 وشە بخوێنمەوە و لێشی تێبگەم بێ کێشە کە پێشتر ئەو شتانم هیچ دیز نەدەتوانی و زۆر خراپ بووم لەو بابەتانە. باوەڕی من وابوو کەسێک واتە کەسێکی ئاسایی ناتوانێت پەرە بەخۆی بدات و پەرە بە مێشک و یادگی بدات، بەڵام نەخێر بە پێچەوانەوە هەر کەسێک بیەوێ دەتوانێت خۆی زۆر بەرەو پێش ببات لەو ئامانجە و لەو بابەتەی کە خۆی دەیەوێت. ئەمەش تەنها بە بەردەوامبوون لەسەر فێربوون و زانست و زانیاری وە کۆڵ نەدان لێیان، نەک تەنها لە ڕووی زانست و زانیاری بەڵکو لە ڕووی سیستەمی خۆراک و خەو و خووەکان زۆر باش بوو و زۆر سوودم لێبینیوە. سیستەمی خۆراکم زۆر باش بوو. ئێستا دەزانم چی بخۆم کە لەگەڵ جسمی خۆم دەگونجێت و چی نەخۆم و ئێستا دەتوانم هەر خوێک کە خۆم بمەوێت درستی بکەم و بەردەوامم لەسەری زۆر بێکێشە. ئاماژە بە 3 مامۆستا دەکەم کە لەم خولە بە شێوەیەکی گشتی لەگەڵتان دەبن بەوانەتان دەبێت لەگەڵیان. مامۆستا ئاوات، مامۆستا عەتا و مامۆستا سدیق. بەڕاستی ماندوو نەناسن و دەتوانن بیر و باوەڕ و ڕێڕەوی ژانت بگۆڕن بۆ هەر ئامانجێک کە خۆت بتەوێت و لابردنی هەر گومانێکی خراپ و چاکردنەوەی مێشک و یادگەر بۆ سەر ئاستی تایبەتی خۆی و ئاستی گشتی خۆی. وەما تەئەخەڕە من بەدە. ئەو قسەی کە مامۆستا عەتا زۆر دووبارەی دەکردەوە دەیگوت دوانە کۆتووە ئەوەی دەست پێ دەکات. هیوادارم ئەوەش دەست پێ بکەن و بەردەوام بن لەسەر ئامانجەکانتان. لات گرنگ نییە هەر چەند پارە بدەی بە مۆبایلێک کە زۆر گرانە و نازانی داهاتووەکەی چۆنە یاخود چی بەسەر ژیانت دێنێ، بەڵام لات گرانە و پێت زۆرە بڕەپارەیەکی کەم بدەی بەم کۆرسە بۆ گۆڕینی داهاتووت و بۆ گۆڕینی ژیان مێشک و یادگەت کە ئەوە ئامانجی ئێمە لە ژیان و ئامانجی زۆرێکمانە کە دەمانەوێت مێشک و یادگەمان باش بکەین. هیوادارم تۆزێک بیرکەنەوە و هەمووتان بەشدار بن لەم کۆرسە، نەک بۆ ئەوەی ستافەکە و ئاوات ئەکادیمی سود لە ئێوە ببینێ، بەڵکو بۆ ئەوەی خۆتان سود لە ژیانی خۆتان و لە قیامەتتان وەربگرن و ئەم خولە نەک تەنها لە ژیانت بەڵکو نزیکت دەکاتەوە لە خودا و لە قورئان کە هەموو ڕۆژێک ڕاهێنان لەسەر قورئان دەکەی و لەبەرکردنی حەدیسەکان دەکەی. و جیاوازی ئەم خولەش ئەوەیە مامۆستایانی ئازیز لەگەڵت دەبن هەتاوەکو کۆتایی دەورەکە و هەتا دوای دەورەکەش بەردەوام دەبن لەگەڵت بە پێشبڕکێکردن و خەڵاتکردنی بەشداربوانی ئازیز. هیوادارم خۆشحاڵ بن. ئەم کاتتان باش.